بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی 9 مانگە وادەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەسەر چووە و تاکو ئێستاش دیار نییە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم کەی بەڕێوە دەچێت بۆ ماوەستەش دوێنێ وەفدێکی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لەگەڵ پەرلەمانی کوردستان بۆ چارەسەری ئەم گرفتە کۆبەوە بە میوان دەرێک لە بەڕێزان عیماد گۆران ئەندامی جڤاتی پارێزگای دهۆک هەروە ڕەمەزان نامیق ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروە لە هەولێریشەوە دلێر حسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ماوەی 9 مانگە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ماوەی یاساییان بەسەر چووە وادەی ئەنجامدانی هەڵبژاردنیش دیار نییە. هەرێکە لە ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک لە بۆشایی یاساییدان و بەپی یاسا بڕیارەکانیان کاری پێ ناکرێت. لە نووسراوێکدا لە کۆتایی مانگی یاری ئەم ساڵ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم کە ئاڕاستی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کردووە تێیدا هاتووە بەپی ئەنجومەنی شورای هەرێم بڕیارەکانی ئەنجومەنەکان یاسایی نین و لەمە دووە کاری پێ ناکرێت. ڕۆژی سێشەمەش وەفدێکی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم سەردانی پەرلەمانی کوردستانیان کرد و داوای یەکلاکردنەوەی چارەنووسی ئەنجومەنی پارێزگاکانیان کرد. لا کۆبوونەوەیان لەگەڵ پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم داوایان کردووە تا کاتی هەڵبژاردن ماوەی کارکردنیان درێژ بکرێتەوە. هاوکات لە هەرێمی کوردستاندا وەک پێویست ڕێگە نەدراوە لە کاتی ئاسایشدا ئەنجومەنی پارێزگاکان ڕۆڵی خۆیان ببینن. لە ئێستاشدا ئەنجومەنەکان لە بۆشایی یاساییدان و پەکیان کەوتووە. ئەمە جگەلەوەی باپی بڕیاری پەرلەمانی کوردستان دەبوو لە ساڵی 2015ەوە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دروست کرابە بەڵام تاوەکو ئێستا بەهۆی ململانەی حیزبیەوە ئەنجومەنەکە پێک نەهاتووە. لە هەرێمی کوردستان هیچ کاتێک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کاتی خۆیدا ئەنجام نەدراون و یەکەم خولی ئەنجومەنی پارێزگاکان لە 2005 تاوەکو 2014 بۆ ماوەی 9 ساڵ بەردەوام بوون. خولی دووەمیش لە 30 نیسانی 2014 هەڵبژاردننی وەکراوە و ماوەی ساڵێکیشە ماوەی یاساییان تەواو بووە و وادەی هەڵبژاردننی خولی سێمیش دیار نییە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن سوپاس بەمەدەمتان کاکێ ڕەمەزانگرت لە بەڕێستان و دەست پێ بکەین ماوەی 9 مانگە ماوەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان بەسەر چووە بۆچی چارەسەرێک بۆ ئەنجومەنی پارێزگاکان نەدۆزراوەت. بەناوی خوای گەورە میێرەبان سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سەبارەت بە ئەنجومەنی پارێزگاکان ئەمەوێت تۆزێک بە تەفاسیل و دووردرێژی ئەگەر یارمەتیم باسی کەن بۆ ئەوەی هەموو لایەک ئاگادار بن لەوەی ڕۆژی دەست بەکاربوونی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ماوەی 4 ساڵە لە 21 شەشی ساڵی 2014 بە یەکەم ڕۆژی دەستپێکردنی دادەنرێت و عادەتەن ماوەی 4 ساڵ بەردەوام دەبێت بەپێی ئەو یاسایە کە لە بەردەستماندایە لە یاساکادا هەتا 21 شەشی ساڵی 2018 ئێمە بە شێوەیەکی ئاسایی ئەنجومەنی پارێزگاکان شێوەیەکی ئاسایی وەرگرتووە و دەوامی خۆمانمان کردووە هەتا ئێرە ئاساییە بەڵام بەپێی یاساکە یاسایی ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان لە بەردەستماندایە دەڵێت هەر کاتێک ماوەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکان تەواو بوو ئەنجومەن خۆی دەتوانێت 3 مانگ درێژە بەکاری خۆی بدات و تەمەنی خۆی درێژ کاتەوە واتە بۆ ماوەی 90 ڕۆژ. ئێمە ئەم مەرحەلەیەشمان بڕیوە هەتاکو 21 نۆی ساڵی 2018 ئەمە ماوەیەکی یاسایی و ئاسایی خۆمان بووە هیچ کێشەیەکمان نەبووە. پێش وەخت ئێمە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە کۆبوونەوەیەکی نایاساییمان کرد لەو بابەتە و لە کۆبوونەوەکەدا چەند پێشنیارێکماندا بە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان خولی پێشووی پەرلەمان داوامان کرد ئەوە چەند مانگێکی ماوە ئەنجومەنی پارێزگاکان ماوەی یاساییان تاو دەبێت ئێوە ڕێگایەکی دروست بدۆزنەوە چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بکەن بۆ ئەوەی ماوەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکان نەکەوێتە بۆشاییەوە ئەوە بوو بەداخەوەتا هەتا ئێسەشی لەگەڵدا بێت حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی نەداینەوە بە فەرمیەوە داواتان لە فەرمی داوامان کردووە بەڵێ بە فەرمی داوامان کردووە وەکو پێشنیاریش داوامان کردووە و خۆشبەختانە هەردوو ئەنجومەنی پارێزگای دووهۆک و هەولێریش داوایان کردووە شتەکە ئوسوڵێک و یاسایەکی وەرگرتووە بەڵام بەداخەوە نە خولی پێشووی پەرلەمانی کوردستان وەڵامی داینێتەوە هەتا ئێستا نە ئەنجومەنی وەزیران وەڵامی داین هەتاکو ئێستا وەڵامیان نەداینەوە چونکە ئێمە لە نێوان دوو بەرداشتاوین یەک ئەوەتانێ
نەمان نتوانانی لە ماوەی 3 مانگ زیاتر تەمەنی خۆمان درێژکەینەوە و پێویستمان بە پەرلەمانی کوردستانی هەبوو کە تەمەمان درێژ کاتەوە یان قەرارێک بدەن داواتانە سێ پەرلەمانیش کردبوو بەڵێ داوامان کردووە قەرارمان داوە کە ڕۆژی هەڵبژاردن دیاریکەن چونکە ئێمە بڕوامان ئەبێت بڕوامان بە دیموکراسی و بە هەڵبژاردن هەبێت لە کوردستان و ڕێز لە ئیرادەی خەڵک بگرین لە دەنگی هاوڵاتی بگرین چونکە ئەو هاوڵاتیانە بۆ ماوەی 4 ساڵ دەنگیان بە ئەنجومەنی پارێزگا و بە ئەندامان داوە بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵامیان نەداینەتەوە لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەنجومەنی شورا نووسراوێکی دەرکردووە قەرارێکی دەرکردووە بەداخەوە قەرارەکەش زۆر نامەنتیقی پێوە دیارە بە بڕای ئێمە و زۆر لە ڕەنگە یاسایش نەبێت ئەوەی کە ئێمە بیڵێن بڕارێکی دەرکردووە دەڵێ ئەنجومەنی پارێزگاکان لە 21 نۆی 2010ەوە هەرچی بڕیاریان داوە بڕیارەکانیان چۆن لە یاسایی نییە باشکە ئێمە هەر لە سەرەتاوە هاوارمان کردووە نابێت ئەنجومەنی پارێزگا لە پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگاکان کۆن بۆشای یاساییەوە بۆ چونکە پارێزگا جێگرەکەی سەرجەم قایم قامێتەکان بەڕێوەبەری ناحیەکان بەڕێوەبەری گشتیەکان هەموو فەرمانگەکان و داوام و دەستگاکان لە ژێر دەسەڵات و هەیمەنی ئەنجومەنی پارێزگاکاندان ئەگەر ئەنجومەنی پارێزگا بکرێتە بۆشای یاساییەوە دەبێت ئەمانش کەونە بۆشای یاساییەوە کێشە و گرفت بۆ ئێمە دروست بوو بۆ بەداخەوە هەتا ئێستاشی لەگەڵدا بێت هیچ وەڵامێکمان دەست نەکەوتووە بەڵێ سپاس دەکەم کاک ئەیماد جەنابی بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونتان دوایەوەی کە ماوەی یاساییتان بەسەرتووەکو ئەنجومەنی پارێزگاکان مثلا 9 مانگە ئێستا دەتوانن کۆبوونەوە و بڕیار دەرکەن زۆر سپاس بۆ ڕێست و بۆ بینەرانی کەناڵی پەیام ئێمە زیاتر لەسەر ئەوە بین کە وەکو ئەنجومەنی پارێزگا یاسایەکی پێ هەیە کە یاسای ژمارەسەی ساڵی 2009 بۆ ئەوەیە کە ئەم یاسایە ئیش و کارەکان ئێمە زیاتر وەکو بە قالبێکی یاسایی بڕوە بەڵام ئەوە بکە دیار بۆ ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای دووەک لە 12/6 مباشەرەمان کرد کە محافز دیاری کرا و سەرۆکی ئەنجومەن و جێگرەکان دەستەی ئەم بەڵام ئەوە کە مەسەن دەڵێ کە دوای کەوتە بۆشایی یاساییەوە ئەمە بەڕاستی یانەی شتێکی زۆر خراپ بوو چونکە لەبەر ئەوەی ئاتوو لە قالبە یاسایەکە دەرچووی ئێستا تو قالبێکی ناسایت گرتووە ئەو قالبە نایاسا بە تاکید هەر بڕیارێک تۆ دەربکەی نایاساییە ئەنجومەنی شۆڕاش کە بڕیارێکی دەرکردوتی بە هیچ شێوەیەک قرارەکانی ئەنجومەنی پارێزگاکان نابێت جێبەجێ بکرێن چونکە لەوەی قالبی یاساییەکە دەرچوو ئێمە یاسای هەڵبژاردن هەیە دەڵێ ئەگەر ماوەی ئەنجومەنەکان کۆتایی هات بە پێش 3 مانگ ینی 90 ڕۆژەوە دەتوانێت 3 مانگی تر یەکسەر تەمدید ببێتەوە خۆی ینی تۆماتیکیان تەمدید دەبێتەوە ئەمە یاسای هەڵبژاردن ئەم لە مادەی یاسای هەڵبژاردنە باز دەکات بۆ ئەنجومەنی پارێزەکان بەڵام ئێمە ئەوە بۆ تقریبان بێ ساڵێک ینی ماوە یاسایەکەمان بەسەرچوە بەڵام لەبەرەوەی کەسێ مانگی تۆماتیکاتە سەری ئێستا 9 مانگە چون 3 مانگە تۆماتیکەنەوە قالبی یاسایەکی خۆ وەرگرت بەپێی قانون ئەمە دیاری کراوە بەڵام ئەمە ینی گەورەترین کێشەی دروست کردووە ئەگەر نتوانانی تۆ بڕیارگە ئەنجومەنی پارێزگا دەربکەی ینی خۆی ئەنجومەنی پارێزگا ینی لەبەرەوەی دام و دەستگایەکی شەرعیە تەمسیل لە محافەزێک دەکا ینی بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ هاوڵاتیان دانراوە چونکە بۆ ئیش و کاروباری خزمەتگوزاری و ینی چاودێری کاروباری حکومەت بکە حکومەتی خۆجی هەم بۆی ئاسانکاری بکە بۆ هاوڵاتیان چونکە لەبەرەی حکومەتی خۆجی لەگەڵ ئەنجومەنی پارێزگا ئەمە هاوڵاتی ینی پردە لە نێوان هەردوولاوە ئەوی بۆی ئاسانکاری ئیشەکانیان بێت و بڕوە بەڵام ئەمە ینی کە قالبە یاسایەکەی نەگرتووە ئەمە گەورەترین ینی باشە بەس دوای و ماوەی کە ماوەتان بەسەر چووە ناتوان کۆبوونەوە بکەن و کۆبوونەوە ناکەن بوونەوە کۆنجومەنی پارێزگای دۆک بڕیارتان دەرکردووە دوایەوەی کە لە مانگی نوێی ساڵی ڕابردووێ وادەی یاساییتان بەسەر چووە بەڵێ بڕیار دەرکراوە بەس بڕارەکە ناخێتە بار جێبەجێکردنەوە چونکە لەبەرەوەی یاساییان ینی نایاساییە بڕیارەکە کۆبوونەوەش ئەنجام دەدنەوە خۆتان کۆبوونەوەکان ئەنجام دران بەس دوای کە ئەم ئەنجومەنی شوڕا کە بڕیارەکەی دەرخست و گوتی نابێت هیچ بڕیارەکان بخرێنە باری جێبەجێکردنەوە بە تاکی دەسە کۆبوونەوەکان ڕاوەستا بەس لجانەکان نەخێر ناکرێت چونکە بەس لەبەرەوەی لجانەکان ئیشی خۆیان دەکەن ینی لیژنەکان دەست بەکار بەڵێ لجنەکان دەست بەکارن و ئیشی خۆیان ڕۆژانە ئەنجومەن نتوانێت کۆبوونەوەیکی یاسایی بۆ کۆبوونەوەی بکابرێ دەرکە لیژنەکان سوودێکیان هەیە وڵا لیژنەکان تەنها بۆ ئەوەی کە ئیش و کاروباری هاوڵاتیان ینی بڕوە ینی جیرۆدەن نەبێت لە ئەنجومەنە بە تەئەکیدی ژانی کە و چا ڕۆژێکە مەسەلەن کە لجانەکان بابەتێک دێنەنە ئەنجومەنەوە کە دەخرێتە بەرنامەی کۆبوونەوە لە دەستی سەرۆکایەتیەوە بە تاکی دەبێت کۆبوونەوە لەسەر بکرێت هەمە بڕیارێک بە مەسەلەن مدیر عامێک دابنرێت مدیر عام تۆ ناتوانانی داینیت داینێتیش نایاساییە
یعنی ئەوە ئێستا گەورەترین کێشە دروست دەبێتەوە. سپاس دەکەم دەگرم لای بەرز دواتر ئەگەر بچین هەورێت لای کاک دلێر سپاس بۆ بەڕێزیشتان دەمەوێت لەسەر کۆبوونەوەکەی دوێنێیەوە لەگەڵ پەرلەمانی کوردستان کە بەڕێزیشت بەشدار بووی بە دیاریکراویەوە چ داواکاریەکتان لە پەرلەمانی کوردستان هەبووە هیچ برارێک دەدرێت لەبارەی چارنووسی ئەنجومەنی پارێزگەکان؟ بەڵ دیارە کاک دلێر ئامادەنیە کاک ڕەمەزان گرم و لای بەرزت ئێوەش وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێستا ناتوانن کۆبوونەوە ئەنجام بدەن ینی شوکارەکانتان بە تەواوی پەکی کەوتووە یاخودەوە ئێستا هیچ دەتوانین شتێک بۆ هاوڵاتیان بکەن؟ بەڵێ ئێمە وەکو سەرەتا کە هەموو لایەنێکمان ئاگدار کرد بە تایبەتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی عێراق هیچ وەڵامێکیان نەبوو بێدەنگێکیان هەڵبژار و بەرامبەر ئێمەش ناکرێت دام و دەستگایەک حکومەتێکی خۆجێی بخینە بۆ شایی یاساییەوە. ئێمە قەنەعەتمان بەوە هەبوو لەسەر کارەکانی خۆمان کۆبوونەوەکانی خۆمان بەردەوام بین لیژنەکانی خۆمان بە دوواداچوون بکەن پێشوازی لە هاوڵاتیان بکەین و بە دوای سکاڵای هاوڵاتیان نابچین وەکو ئەوەی کە کردومان و بەردەوامیشە بین لەسەری هەتا ئەو کاتەی حکومەت قەرارێکی داوە. یعنی سیرەکە لەوەدای ئەنجومەنی شورا کە قەرارێکی داوە لە کاتی خۆیان قەرارەکەی نەداوە کە ئێمە چۆنەڵێ حسابێک بکەین یاخود بەرچاوم ڕۆشنیەک و بەرچاو ڕوونیەکمان هەبێت. ئەمە کێشەکە لەوەیە تۆ نزیکی 9 مانگ 8 مانگ دەچێت بەسەر قەرارەکەی تەوابوونی ماوەی یاسای ئەنجومەنی پارێزگا پاشان قەرارێک دەکەێت بەڕاستی ئەمە جێگەی ئەسەفە لەبا بۆیە ئێمە لەسەر کارەکانی خۆمان بەردەوام بووین ئێمە ڕۆژارێکتان هەیە بۆ بەڵێ بە دوواداچوونمان هەیە و بە دوای سکاڵی هاوڵاتیان ناچین و کۆبوونەوەی لیژنەکانمان تا ئێستا بە بەردەوامی هەیە و لە ماوەی لەم ماوەی ئەم ماوەی تاوابوونی یاسایی خۆشماندا کە نزیکی 9 مانگ دەبێت بەردەوام کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاشمان کردووە و قەراریشمان داوە و ئاراستەی حکومەتیشمان کردو وەکو پێشنیاریش بەڵام کە ئەم قەراری ئەنجومەنی شورا دەرچووە دەبێت هەمووی ئیلغا بێتەوە چونکە بەڕاستی قەرارمان داوە لە بەرژەوەندی هاوڵاتی بووە قەرارمان داوە لە بەرژەوەندی دام و دەستگاکان بووە بۆ ئەوی نەکرێتە بۆ شای یاساییەوە بەڵام کە ئێستا قەرارە هاتووە دەبێت بەڕاستی حسابێکیش بۆ قەرارانە بکرێت کە ئیلغا دەکرێتەوە. بەڵێ ئەی سەبارەت بە کۆبوونەوەکەی پەرلەمان پێ دوایە کە دوێنێ کۆبوونەوە هیچ ئەنجامێکی دەبێت ینی بۆ نمونە بۆ دیاریکردنی چارنووسی ئەنجومەنی پارێزگای؟ بەڵێ دوای ئەوەی کە دوێنێ هەرسێ سەرۆکاتەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر و دووهۆک و سلێمانی لەگەڵ پەرلەمان سەرۆکاتی پەرلەمانی کوردستاندا خۆشبەختانە و لەگەڵ هەردوو لیژنەی یاسایی و لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی فراوان و تێر و تەسەلیان کردووە و لەوێدا هەرسێ سەرۆکایەتەکە خۆشبەختانە باسی گرنگی ئەنجومەنی پارێزگاکانیان کردووە و باسی دەسەڵاتەکانیان کردووە و باسی و هەموو خەمی خۆیان بۆ ئەم ماوە نایاسایە ئەم ماوە تەواوبوونەمان دەرکردووە بەڵام خۆشبەختانە ئەنجامێکی زۆر باشی هەبووە لە کۆبوونەوەکەدا لەسەر دوو خاڵڕێ کەوتون بەپی ئەو زانیارانەی کە دەست ئێمە کەوتووە یەکێک لەوانە لە ماوەی درێژکراوەی خولی هاوینەی پەرلەماندا لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا دەبێت تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان درێژ بکرێتەوە. بەڵێ پەرلەمان دەسەڵاتی هەیە دەتوانێت تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان درێژ بکاتەوە هەتا ئەو کاتەی بڕیار دەدرێت هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت و یەکێک لە خاڵەکانی ترش خۆشبەختانە ئەوەتانێک کە ڕەزامەندیان دەربڕیوە هەموارکردنەوەی یاسای ژمارەسەی ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکانە کە بەداخەوە نزیکی 9 یاساکە کێشی چییە نزیکی 9 ساڵ لەوم پێش دەرچووە ڕەنگە لەگەڵ ئێستای واقعی هەرێمی کوردستان نەگونجێت و کۆمەڵی قەرار و بڕیاری تێدایە پێشێل کراوە و کۆمەڵک بڕیاری هەیە هەتا ئێستا ئەنجومەنی پارێزگا دەستی ناگات بۆ بڕیارانە و لەلایەن هەندێک دام و دەستگاوە قۆرخ کراوەتەوە و کەم و کوڕی زۆری تێدایە ئەنجومەنی پارێزگاکانی دەستکراوە نەکردووە لە قەراردان و لە بڕیاردان هەتا ئێستاش ئەنجومەنی پارێزگاکان کە قەرارێک دەدات دەبێت بچێتە وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆ ئەولوێتی هەیە لەسەر ئەنجومی پارێزگاکانەوە لە کاتێکدا دامەزراوێکی شەرعیە لەلایەن هاوڵاتیەوە هەڵبژێراوە و دەبێت دامەزراوێکی سەرخۆ بێت وەکو پەرلەمانێکی بچووکراوە بێت خاوەنی قەراری خۆی بێت و دەبێت دەسەڵاتیشی لە سەروی بە تایبەتی وەزارەتە خەدەماتیەکانیشەوە بێت نەک ئەوەی کە هەموو هەر قەرارێک بدا بچێتە ناو وەزارەتی ناوخۆ ئەوان لەوێت تاوتوێ بکەن و ئەم پاشان بڕیاری لەسەر سپاسم کاک عیماد سەبارەت بە دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگا لە حاڵەتی ئاساییدا ڕێگەدراوە ئەنجومەنی پارێزگا و دەسەڵاتانێک کە هەیەی بیگێڕێت یاخود دەسەڵاتەکانی چینێنێ بۆ نمونەگەر ئێستا ئەنجومەنێکی ئەکتیڤ بە ئەنجومەنی پارێزگاکان لە هەولێر لە دۆک لە سلێمانینی چ گرنگێکی هەیە؟ بەڵێ زۆر سپاس. ئەو کاتێک کە ئەم یاسایە دەچوو یاسای ژمارەسی ساڵی 2009 بەڕاستی زۆر کەم و کورتی تێدایە یعنی ئێستا لەوەی کە مەسا بە پرۆژێکی بچووک ینی بۆ تعدیلی ئەم یاسایە بکرێت و یاسایەکە تەفعیلیش بکرێتەوە بە شێوەیەکی مەسەرەن کاراتر
ئەم یاسایە چۆن مەسەرەن بتوانانی زیاتر مەسەن لە خزمەتی هاوڵاتیاندا بێت ئەمە بەتاکی دەبێت تو نیزامی لامەرکزیەت جێبەجێ بکەیت بۆ ئەو یاسای ژمارە لامەرکزیەتی جێبەجێ نەکردووە تا حدێک کەم ینی ئەوەش لە کە مەسەن کەمێک لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بووە باش مەسەن میسانە ئێستا لەوانەیە ئەم یاساکە هەموار بکرێتەوە زۆر بەرگی هەموار دەکرێتەوە ئەم یاسایش بەڕاستی یاسایك زۆر جوانە بەڵام ئەو کاتێککە لە ساڵی 2009 کە دانراوە زۆر کەم و کورتی تێدا کە دەبێت هەموار بکرێتەوە مەش بە پرۆژێکی بچووک لە پێش تقریبان باکە ساڵێک ماوەی ئەنجومە نەڕۆشت بۆ ئەمە بە پرۆژێکی بچووکە ئاراستەی پەرلەمانی کوردستان پارێزگای دۆک بۆ هەموارکردنەوەی یاساش لە ڕێگەی هەرسێ لەژانی یاساییە و کاتۆ خۆ من بەشدار بم لەیە لە ژنەی یاسایی پارێزگای سلێمانی و لەگە پارێزگای دۆک و لەگەڵ پارێزگای هەولێریش هەرسێ لژانەکان پێکۆ دانیشتین گەشتە ڕێککەوتنی کە ئەم بەرگانە دەبێت ئەم مادانە هەموار بکرێنەوە کۆ بۆی زیاتر کە یاساکە لامەرکزیەت ئێمە لامەرکزیەت ئەوە نییە کە تو لامەرکزیەت ئیداری بێ داراییەکەی مهمە ئێستا وەکو مەسەرەن باسی پارێزگای دهۆک دەکەم یعنی ئێستا ئەو غەدری لە پارێزگای دهۆک دەکرێت لە پارێزگی سلێمانی هەولێر نەکراوە غەدرەکە چییە؟ ئێسانێ بە دەرەجەیە ئێستا مەسەرەن هەولێر وەکو بەهشتی لێکراوە لەسەر زیمەی حەسەی ینی بودجەی پارێزگای دهۆکەوە ینی بودجەی پارێزگای دهۆک ئەو کاتێنی کە لە پەرلەمان لە ڕێگەی حکوومەتەوە کە دەهات بۆ پارێزگای دهۆکەوە بەشەکەی 25% ینی چ جارێک 12% نەگەیشتووە ینی 10% 11% ینی ئەمە نیوەی بودجەکەی خوراوە کاتی ئاساییشدا ڕێگەی هەولێریان پێ دروست کردووە شاری هەولێریان پێ خۆش کردێ من هاوڵاتی هەدووەکەم ڕاستە من کوردستانە هەر سێ پارێزگاکە بۆ من وەکو یەک وایە بەڵام من حەز دەکەم شارەکەی من خۆش دەبێ حەز دەکەم هاوڵاتی من گلە و گانزندەی نەبێ حەز دەکەم ینی هاوڵاتی پارێزگای دۆک کارەباکەی باش بێ ڕێگاوبانەکەی باش بێ هەموو شتەکانی باش بێ دواتەگەرم و لای بەرەخسە زیاتر لەسەر گرفتی خزمەتگوزاری دۆکیش دەکەین ئەگەر بچین لای کاک دلێر کاک دلێر ببوورە درەن کاتینە لای بەڕێستان سەبارەت بە کۆبنەوەکەی دوێنەی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم کە بەڕێزشت بەشدار بووی بە دیاری کراوی چ ئەنجامێکی هەبوو؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە سڵاو لە تۆ لە میوانە بەڕێ یاسایی ئەنجومەنی پارێزگا ڕۆڵێکی کاریگەرمان هەبووە لەوەی کە ئەو دەقویان ئەو مادانەی کە لە ئێستاە زەرورە پێویستە بۆ هەمواری یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئێمە لەو ڕوانگەیەوە کارمان کردو بۆ ئەوەی دەرچەیەک بدۆزینەوە لایەنی کە ئەنجومەنی پارێزگاکان لەو دۆخەی کە ئێستا لەو دۆخ بەڵێ بەڵێ کاک دلێر بەڵێ داوا لەبوون لە کاک دلێرەکەین دیارە گرفتێکەیە کەک ئیمەتەر گرم و لای بەرەزت ینی پێ دووە دۆک لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر پراوێزخراوە بەتاکید ئێستا یەک لە سێر ڕوانگەیەکە و لە ڕووی خزمەتگوزاریەکان کوڕەکانی چین بۆ نمونە من بەداتان پێ ینی کە باسی پارێزگای دهۆک دەکەی کە چەند مەسەلەن مەغدورە ئەوەندەش ینی مەغدوریەتە زیاتر مەسەلەن قەزایەکانە وەکو سەنتەری قەزای دهۆک مەسەلەوانێ زۆر خزمەتگوزاری کرابێ لە ڕووی خدەماتەوە بەڵام کە دەیتە مەسەلەن قەزای شێخان و بەردەڕەشەوە ئەوش بە هەمان شێوە چون غەدر لە دۆ کراوە دۆکش ئەوەندە غەدری لە قەزایەکان تر کردەوە وەکو شێخان و بەردەڕەش و مەسەن سێمێل و تابڕوە ئەمە وا دەکات کە مەسەلەن ئەم غەدرانە مەسەن چۆن تو تعدیلی بکەیتەوە ئێستا باسی پەرلەمانی کوردستان دەکەین فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان 23 ئەندامی هەیە لە سنووری پارێزگای دۆکە یەکێتی 2 ئەندامی هەیە یەگرتو 2 ئەندامی هەیە کۆتاکانی سێچدان تقریبان خۆی لە 30 و شتێک پەرلەمانتار دەدا ینی ئەم ژمارە زۆرە پەرلەمانتارە نەخێر ینی لە ڕووی ئەو ژمارە زۆرەی پەرلەمانتارانە ینی بە خەمی دۆکیەکان نەهاتون هەر لە بیدایە تاکو ئێستاشی لەگەڵا بێ ئەو کاتەش کە لە ژنەی سامانە سروشتیەکان نەبووە 5 ئەندام 7 ئەندامی خەڵکی دۆک بوونە کە مەسەن ئەم نەهامەتێ بەسەر خەڵکی دۆگات و ئێستا دۆک 14 ساعت کارەبای هەیە کارەبای نیشتمانی 14 ساعت ئێستا مۆلیدا بۆ هەر ئەمپێرێکی کارەبا 11500 دینارە لە دۆک لە سلێمانی 5500 دینارە لە هەولێر 5000
705 دینارە ئێ باشە ئەمە محافەزەی کوردستانە هەولێرش محافەزەی کوردستانە سلێمانی شار بە هەمان شێوە یعنی چ جیاوازیەکمانەیە ئەگەر ئەم غەدرە نەبێت چ جیاوازیەکمان هیچ جیاوازیەکمان نییە هۆکاری ئەو غەدرێ هۆکاری ئەو غەدرە من خود دەگەڕێتەوە بۆ نێنەرایەتی حەزابەکان بەڵام پشکی شێری بەر پارتی دیموکراتیک دەکەوێت ئەوەی جەماوەری زۆر ینی چۆن شارێک پراوێز خستووە بەتاکید یعنی من ئەمان لە ئەنجومەنیش باز دەکەین کە لەبەرەوەی پشکی شێر بەرەو دەکەوێت بەڵام بەشی یەکێتیش دەکەوێت چونکە لەبەری بە حەسەی ئەو کە دوو ئەندامی هەیە ئەمە لە ئێستا لە پێشان ئەندامی نەبووە یعنی وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان ئەمە زیاتر دەگەڕێتەوە سەر بۆەوەی کە بودجەکە دابش کراوە ینی ئەم غەدرە کراوە لە پارێزگای دۆک ئێستا دەبێت ئەم پەرلەمانتارانە بەجددی لەگەڵ ئەنجومەنی پارێزگا و بە نووسراوش هەمووجا بە نووسرا و دامەنێتێک ئەم نەعادالەتی بەرامبەر پارێزگای دۆ کراوە دەبێت تاویزیان سپاس دەکەم کاگرەوزان دۆتەگرم وڵای بەرز کاک دێر داوا لێ بنە بەڕێز دەکەین ئێستا فەرمۆگە قسەکان تەواو کەی سەبارەت بە ئەنجامی کۆبنەوەکەتان لەگەڵ پەرلەمانی کوردستان بەڵێ دیارە کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەسەر ئەو بارودۆخەی ئێستا کە بەسەر ئەنجومەنی پارێزگاکان هاتووە بە تایبەتی دوای ئەوەی ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگاکان کەوتوینێتە ژێر کاریگەری سێ یاسا کە بارسترینیان یاسای ژمارە 3 ساڵی 2009 بەڵام لە هەمان کاتدا ئێمە یاسای ژمارە 4 ساڵی 2009مان هەیە کە تایبەتە بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و یاسای ژمارە 21 ساڵی 2011مان هەیە کە هەمواری یاسای ژمارە 4 ساڵی 2009 ئەمانە هەمووی بوونێتە بەشی زۆری بوونێتە گرفت و بەربەز لە بەردەم ئەنجومەنی پارێزگا بە تایبەتی من باسی هەمواری یاسای ژمارە 4 دەکەم کە بە یاسای ژمارە 21 ساڵی 2011 هەموار کرایەتەوە لەم یاسای لە مادەی دێم لە بڕگەی سێم باز لە ماوەی خولی ئەنجومەنی پارێزگاکان دەکات کە دەڵێت 4 ساڵات ئەنجومەنی خولی پارێزگاکان یان خولی ئەنجومەنی پارێزگاکان لەو ڕۆژەی دەست بەکاربوونە تا 4 ساڵی خۆیان تەوا دەکەنوە لەو ماوەیە لە مادەی دێم لە بڕگەی سێم دەڵێت بۆ ماوەی 90 ڕۆژ بۆیان هەیە ممارەسەی دەسەڵاتەکانی خۆیان بکەن لە دوای ئەم 90 ڕۆژە دەکەونە فەراغی قانونیەوە لێرە چمان بۆ دەردەخات لێرە ئەومان بۆ دەردەخات لە هەرێمی کوردستان ئیرادەیەکی سیاسی لەرزۆک هەبووە بە تایبەتی بەسەر ئەنجومەنی پارێزگاکان و بەسەر ئەو سیستەمە لامەرکەزێک کە لە جیهان هەیە لێرە تەنها بە شکل هەیە بۆیە ئەم هەموو یاسا بە کرچووکاڵی هێناویانە بۆ سەر ئەنجومەنی پارێزگاکان یان یەگەرمە بگەڕێنەوە سەر یاسا ئەسلەکەی کە یاسای ژمارە 4 ساڵی 2009 لەوێ بەڕوونی باس لەوە کراوەگەر لە هەر بارێکان نەتواندرا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێت ئەوە ئەنجومەنەکان بەردەوام دەبن تاخولی نوێ دەست بەکار دەبێت واتە لێرە ئەو فەراغەت بۆ دروست نەدەبوو ئەو کۆتوبەندە لۆ دروست نەدەبوو کە ئەوەی بە هەمواری یاسای ژمارە 21 ساڵی 2011 بۆی کراوە بۆیە ئێمە لە وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر لە 23 شەشی ساڵی 2010ەوە ماوەی قانونیمان بەسەر چۆ چونکە بۆ ڕێژەکان جیاوازە لە سلێمانی بۆ نمونە 21 شەش سوێند خوراوە دەست بەکاربوونە لە دۆک 12 شەش دەست بەکاربوونە لە هەولێر 23 شەش واتە چەند ڕۆژێک فەرقی هەیە لەو 4 ساڵە هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی مەبدەئیەن بۆ ماوەی نزیکەی 9 مانگە ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان لە فەراغی قانونی دانا ئەمەش بەداخەوە کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان چ لە خولی ڕابردوو چ لەم خولەش دەکرا ئێمە نەکەوین ئەوەی جێگای خۆش حاڵیە بۆ ئێمە و بۆ هاوڵاتیان پەرلەمانی کوردستان وەلیژنەی کاروباری یاسایی وەلیژنەی ناوخۆ ئامادەیان دەربڕیوەکە ئەو بڕگانەی کە زەرورن بە تایبەتی دوو بڕگە یاخود دوو ماددە بۆ ئێستا زۆر زەرورە هەموار بکرێنەوە لە چەند ڕۆژی ئایندە هەموار دەکرێنەوە ئەوانیش ماددەی شەشەمە کە باز لە بڕگەی سێزدەم کە باز لە هەڵبژاردننی پارێزگار دەکات لەو مادەیە زۆر بە کوتوبەندی باس لەوە دەکات کە دەکرێت ئەندامی ئەنجومەنی پارێزگا خۆی هەڵبژێرێت بۆ پارێزگاواتە لەو مادەیە تەنها ئەندامی ئەنجومەنی پارێزگار بۆی هەیە خۆی هەڵبژێرێت بۆ پارێزگار ئێمە لە هەموارە نوێیەکەی داوامان کردووە خەڵکی دیکەش لە دەرەوەی ئەنجومەنی پارێزگا ئەندامی ئەنجومەنی پارێزگاش دەبی مافی ئەوەی هەبێت کە خۆی بپاڵێت بۆ پارێزگا و لە ئەنجومەنی پارێزگا دەنگ بەدەست بهێنێت و ببێتە پارێزگا پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بڕگەیە ڕەزامەندی دەربڕی و لەسەر ئەم مادەیە هەروەها مادەیەکی دیشان کە باز لە
ئەوەی باسم کرد ئەوەی یاسای ژمارە 21 ساڵی 2011 کە مادەی دێم بڕگەی سێم باس لەوە دەکات لە حاڵەتی بەڕێوە نەچوونی ئاستەمبوونی بەڕێوە نەچوونی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان لە کارەکانی خۆیان بەردەوام دەبن تاکو ماوەی 90 ڕۆژ لەو ڕۆژەی کە سوێندیان خواردووە واتە ئەم بڕگەشمان بۆ هەموار دەکەنەوە بەم شێوازە کە ئەنجومەنی پارێزگاکان بەردەوام دەبن تاکو خولی نوێ دەست بەکار دەبێت. بەڵێ سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکان داوایان کرد بۆ ماوەی چەند بۆ نمونە ماوەی ئەنجومەنی پارێزگاکان یارێم درێژ بکرێتەوە. دەزانی تۆ ناتوانانی ماوەکەی دیاری بکەیت بۆ ئێمە لە هەرێمی کوردستان هیچ کات هەڵبژاردنەکان لە کەشوهەوایەشی تەندروست بەڕێوە نەچوە لە کات و وادەی خۆشییا بەڕێوە نەچوەکەوە زەرورەکەیە تۆ بۆ نمونە ئێستا ئەگەر بڕیار بدرێت لە ساڵی ئایندا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت بۆ ئەم ساڵە دەتوانیت تۆ بۆ تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ماوەی 1 ساڵ درێژ بکەوە بەڵام ئەگەر کۆتوبەندی دیسان بخێنە و ڕەنگە هەڵبژاردن تا 4 ساڵی تکە نەکرێت ڕەنگە 6 مانجی تر زروفێشتر بێتە پێش هەڵبژاردن بکرێت بۆیە هەم ئەو ئیرادەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کە وادەی هەڵبژاردن دیاری بکە خۆ دەیتوانی ئێمە نەکەوینە ئەم فەراغە قانونیە خۆ لەژێر لە ئیقراری بەیانکردنی ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەدەست سەرۆکی حکوومەت بوو خۆ سەرۆکی حکوومەت دەیتوانی لایەنی کەم لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدات کە ئەو کاتێمە بە نووسراوی ڕسمی داوامان کردبوو کە ئێمە ماوەی قانونیمان بەرەو کۆتایی دەڕوات هەرچی زووە بەیان یان وادەی هەڵبژاردنەکان دیاری کرد بەڵام بەداخەوە ئەم ئیرادەیە نەبوو ئەم نیەتە نەبوو. بەڵێ زۆر بە کورتی چکە ناوبڕمانەیە پێشبین دەکەن لە ماوەی 15 ڕۆژێک کە پەرلەمان درێژی کردوێتەوە و کێشێت چارەسەر بکرێت و ئەنجومەنی پارێزگەکان بە شێوەیەکی یاسایی دەست بەکاربنەوە. ئێمە ئومێد دەکەین تەمەن نادەکەین ئەسەب جوابی هەم لیژنەی یاسایی و دەستەی سەرۆکایەتی بەڵێنیاندا لە کەوتترین ماوە ئەم معالەجەی ئەم بابەتە بکەن کە فەراغی قانونی ئەنجومەنی پارێزگاکان. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
سڵاوتان لەبێت بینەرانی بەرز کاک ڕەمەزان گەڕێم و لای بەڕێزت لە سلێمانی کاتی ئاسایی بوون ڕێگەدراوە ئەنجومەنی پارێزگار ڕۆڵی خۆی ببینێ دەسەڵاتەکانی بۆ نمونە لێپرسینەوە لە پارێزگار. بەڵێ ئێمە وەکوتم لەسەر کاری خۆمان بەردەوام بووین لە ماوەی ئەم نۆمانگا کە ماوەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکان تەواو بووە بەردەوام لەگەڵ دام و دەستگاکان پەیوەندیمان هەبووە قایمقاممان بان کردوتە ناو ئەنجومەنی پارێزگاوە وەکو میوانداری بەڕێوەبەرەکانمان بان کردووە بەڕێوەبەری ناحیەکانمان بان کردووە هەر دام و دەستگایەک پێویستی کردبێ و تایبەت بێت بە ژیانی هاوڵاتیان و بە سکاڵای هاوڵاتیانەوە ئێمە بانگمان کردوتە ناو ئەنجومەنەوە و قەراری خۆشمان داوە بەڵام کام قەرارانە ئەو قەرارانەی کە لە ناو دەسەڵاتی خۆجێی پارێزگای سلێمانی داگەرەکانی ئەنجومەن کاری پێکرد لە سنووری سلێمانی. بەڵێ ئێمە هەوکو خۆمان هەتا ئێستا بەردەوام بووین هەتا ئێستا هیچ کەسێک لاری نەبوو لە قەرارەکانمان لە سنووری پارێزگای سلێمانی. بەڵام ئێمەمان بینی شارێک ئەنجومەنی پارێزگار لێپرسینەوە لە پارێزگار بکات وەکو لێپرسینەوە ئایا دەسەڵاتی نییە خۆتان نەتان کردووە؟ ئێمە دەسەڵاتمان هەیە بەڵام بەداخەوە ئەو سیراع سیاسی لە بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی کە لە ساڵانی ڕابردوودا هەبووە ئەمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردوتە قوربانی لەم سیراعەیە چونکە بە پێی جۆرێک ڕێکەوتن بێتیان بە پێی ئەو سیراعە بێت کە بەشیان کردووە لە نێوان خۆیاندا بەداخەوای کردووە ئێمە نەتوانین کۆمەڵک هەنگاو بنێن وەکو ئەوەی کە جگەل لەوەی کە ئێمە نەمانتوانیوە لە مرکزی تطبیق بکەین لەگەڵ ئەوەشدا نەمانتوانیوە هەتاکوی ئێستا بە شێوازێک لە پرسیینەوە لە یەکێک لە دام و دەستگاکان بکەین کە ئیقالەیان بکەین یان پارێزگا کە لێپرسینەوەی لەگەڵا بکەین جۆرێک لە ئیش و کارەکانیان لێپرسینەوەی لێ بکەین ئەمانەمان نەتوانیوە بۆ وەکوتم ئەو سیراعە لە نێوانماندا هەیە گەورەترین نمونە ئەوەیە کە من بێڵێم بە پێی یاسا دەبێت داهاتی سنووری هەموو پارێزگاکان کە من باسی سلێمانی دەکەم دەبێت ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاگای لێبێت دەبێت بێتە ئەنجومەنی نەک هەر ئاگامان لێ نییە بە تەحەداوە هەر لە سەرۆکایەتی ئەنجومەن و لە سەرۆکی ئەنجومەنەوە هیچ کەسێک ئاگای لە داهات و بوجەی سنووری پارێزگای سلێمانی نازانین بەهاکەی چەندێکە و نازانین چۆن سەرف دەکرێت و تەنانەت ئەو پرۆژانەشی بە گەورە و بچووکەکانەوە لە سنووری پارێزگای سلێمانیدا ئەنجومەنی پارێزگا ئاگای لێ نییە بۆ لە مەفروزە لە کاتێکدا بە پێی یاسا دەبێت هەموو پرۆژە خزمەتگوزاریەکان بێنن بە فلتەری ئەنجومەنی پارێزگادا سەرفێت بەس خۆتان بەدات چونتان بۆ کولێبوون ئێستا پرۆژەی مەسەلەن شەقامی 100 مەتری هەیە مەسەلەی کێشەی وشکبوونی باخچەکان هەیە کێشەی ئەوەیە بەدات چونتان بۆ کردبووە بەداخەوە بە دوواداچوونمان کردووە بەڵام کێشەکە لەوەدایە ڕەنگە کێشەکە زۆر قوڵ بێ هاوڵاتیان نەزانن باسی جادەی 100 مەتر کرد ئەگەر من دوێنێ ئێمە چەند شارەزایەکی ئەندازیاری و خەبیری گرێبەستەکانمان بان کردوتە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ماوەی مانگی ڕابردوودا قەرارێکیان دەرکردەوە بەڕاستی جادەی 100 مەترەکەی هێندەی تر بێ ئومێد کرد. قەرارەکە چییە؟ بۆ نمونە قەرارەکە بەپێی ئەو پرۆژە و بودجەیە کە هەیە لەسەر وەزارەتی ناوخۆ و لەسەر پارێزگای سلێمانی ئەو خۆی سەرپەرشتی دەکات و خۆی کارەکە جێبەجێ دەکات بەڵام راپۆرتێکیان نووسیوە کە سەر لەبەری نامەنتیقیە داوایان کردووە دەبێت ئەم پرۆژەیە لەسەر وەزارەتی ناوخۆ و پارێزگای سلێمانی بسەنرێتەوە بدرێت بە وەزارەتی شارەوانی کە کەس نازانێت حکمت لەمە چییە سڕ لەمە چییە بۆ دەبێت بگەڕێتەوە بۆ هەولێر لە کاتێکدا ئێمە ئەنجومەنی پارێزگامان هەیە ئێمە بانگەشە بۆ لا مەرکەزیە دەکەین حکومەتێکی خۆجێیمان هەیە خۆمان دەتوانین سەرپەرشتی بکەین و کارەکانمان جێبەجێ بکەین. یەکێک لەوانە کۆمەڵک بڕگەیان کەم کردووە تاقان کە دەچێت وەزارەتی شارەوانی ڕەنگە ئەنجومەنی پارێزگا و پارێزگای سلێمانیش ئاگایان لێ نەمێنێت دەبێت کۆمەڵک بڕگە کەم دەکرێتەوە لە دووسایدی پرۆژەی شەقامی 100 مەتردا کە وەکو دووسایدێکی زۆر بچووکی لێ دێت ئەمە بۆتە عوقدەیەک بۆ شاری سلێمانی بۆ خەڵکی شاری سلێمانی و زۆرترین زیادەکەی پرۆژەکە دەست پێ دەکرێت بڕی پارەکەش زۆر کەم نییە بڕی پارەکە نزیکی 300 میلیارد دینارە بۆ ئەو 30 کیلۆمەترەی کە ئێستا حازرە بەڵام ئومێد دەکەین بە پێی ئەو بەدواداچوونەی ئێمە کردومانە ئومێد دەکەین لە چەند هەفتەی داهاتوودا ئەم پرۆژەیە بکوێتە سەر ڕێڕەوی خۆی و دەست بە کارەکانی باش ئەی سەوات بە کێشەی ئاو کێشەی ئاو گەورەترین کێشە لە سنووری پارێزگای سلێمانیدا هەیە بەڵام بەداخەوە بەهۆی دابین نەکردنی بوجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە نەتوانراوە هەتا ئێستا گەورەتر ئەم کێشەیە چارەسەر بکرێت یەکێک لەو کێشەمان لە ئەوەی ئاو نیان ئامێرەکانی گواستن و دابشکردن ئێمە پارێزگای سلێمانی کێشەی گرفتی کەمی ئاوی نییە بەڵکو کێشەی گواستنەوەی ئاوی هەیە لە خەزانەکان و وێستگەکان و هەتا دەکاتە ناو تەنکی ماڵان لە کۆی 56 ترۆمپا و پەمپی ئاو هەڵدان 26یان لە کار کەوتووە تەنها 30یان کار دەکات ئەمە گەورەترین گرفتی دروست کردووە لەم لە ئێستادا نزیکی 2 میلیۆن دابنێت چارەسەر دەکرێت بەڵێ ئەگەر بوجە بێت چارەسەر دەکرێت نزیکی 2 میلیۆن دلاری پێویستە بوو ئەمە
حکومت فەرمانگە پەیوەنددارەکان بە تایبەتی دایری فەرمانگەی ئاو و شارەوانی ئەو داهاتە لە بەردەستیانە زۆرە بەشیان دەکات بەڵام بەپێی ئەو یاسایە کە لە بەردەستیاندایە دەبێت 1970 ئەم داهاتە بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بۆ خەزینەی حکومت نتوانراوە ئەم کێشەی چارەسەر بکرێت. سپاس دەکەم کاک عیماد سپارەت بە داهات ئێوە ئاگاداری داهاتی دۆگنین؟ زۆر سپاس بە تاکید نەکردووە هەولێر و سلێمانیش کەسیان ئاگاداری داهات نین هەرسێ پارێزگا بەڵ ینی نازانێت سەداهاتی دۆک چەندە و چی لێ دەکەن؟ نا بە تاکید چونکە لەبەر ئەوەی کە لە ساڵی 2014 وەکو ئەندامی ئەنجومەن دەست بەکار بووین تاکو ئێستا چەندین ینی بۆ مجللەکان بۆ ڕۆژنامەکان بۆ سایتەکان هەمووی باسم کردووە هەموو ئەندان تاوای ئەندەمەنی ئەنجومەن نازانن داهاتی باشێ پارێزگا بەس باسی ئەوت کرد کە گرینگە ئەنجومەنەکان لە مرکزیتی دارایان هەبێ ئێستا ئیداری هەیە جیاوازی لێنان لە مرکزیتی دارایی و داری من یەکم لەو کەسانەی زیاتر ینی وتنی بانگەشی بۆ دەکەم هەوڵیشی بۆ دەم ئەوەی لە توانای من دەرێغی نەکەم کە ئەم لە مرکزیەتە جێبەجێ بێ هیوا و ئاواتی هەموو بڕیاری پارە لای هەولێرە مەسمە لە حکوومەتە ئەنجومەنی وەزیرانە نەدراوە بە ئەنجومەنی وەزیرانە بە تاکید ئێمە لە 2014ەوە کە ئەنجومەنەکان دەست بەکار بوون تاکو ئێستا یەک دینار وەکو بوجە نەهاتۆتە نەک محافەزەی دوو هەولێر و سلێمانیەشەوە ئەوەی هاتووە لە 2014ەوە ئەوەی هاتووە مەسەرەن ئەو پرۆژانەی مەسەرەن تەواو نەکراوە تەواویکەن یان ئەو مەسەرەن نەسریات هەیە بۆنی دەوائیرەکان فەرمانگەکان مەسەرەن پۆلیسە مەسەن شارەوانیانە وەکو نەسریە بۆیان هاتووە ئەمانە بوجە نییە بوجە دێتە محافەزەی دۆ کە دەڵێ بەشی بوجی پارێزگای دۆک 900 ملیارە ئەو 900 ملیارە کە هاتە ئەنجومەن ئەنجومەن لە ڕێگەی ژمارەی دانیشتوان ئەم بخۆم یەکم لەو کەسانی کە لە ئەنجومەن باسمیش کرد لەسەر دوو پێوەرگوتی دابەشی دەکەین یەک لە پێوەرەکان ژمارەی دانیشتوانەکەیە دوو ژمارەی ینی بەپێی حدودی جوگرافیا ئەو شوێنە من ناوتم دەبێت بەرگێکی تشی بۆ زیادەکەن لەبەرێت کە مەخدوریەت ئێستا مەسەن لەوانەیە چەمچەما زۆر مەخدور بێ لە سلێمانی بۆ نمونە باز دەکەین ئەمە مەخدوریەت دەبێت تێدا بێ کەمەش دەبێتە بەرگێک بۆی کە مەسەن بەشێک پارێز زۆرتر بچێتە چەمچەما پارەی بودجێ پەرپێدانی پارێزگەکە کە لە عێراقەوەدا توی سەویش نێت یعنی زیانی زۆری داوە ئەو کاتە کە پێش ئێمە پێش ئەنجومەن پێش 2014 دەهات ساڵانە دەهات مەسەن کە مەسەن باسییان دەکەم مەسەن 200 میلیارد 300 میلیارد 400 میلیارد نازانم مەجار پێش ژمارەکان عەدەدەکان یعنی ئێمە لەوانی ئاگادار نەبینەوە کاتە ئەو کاتە بودجە دەهات ئەندامەکان تەفعیل نەبوون ئەندامی ئەنجومەن ئێستا ئەندامی ئەنجومەن تەفعیلە بەڵام پارە نییە باشە بەس باسی کارەبات کە جگەلەوە چ کێشێکی تر لە دۆکایە کێشەی بۆ هاوڵاتیان دروستکردی ئێوە هەوڵی چارەسەرکردتان داوە بە تاکید یانی وەکو تەواوی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای دۆک ینی وەکو برا ینی دوور لە حیزبیەتی ئیشی خۆمان کردووە زۆر بە جوانی بەڵام ینی تابان بە تاکید لە هەموو شارەکانێنی کەم و کورتی هەیە ینی گیر گرفتە ینی جگە لە کارەبە کەم و کورتی چی بەڵێ تاکید ئێستا من لەوانەیە مەسەن هەندێک سێکتەر بۆ باز دەکەم سێکتەری کارەبا سێکتەری پەروەردە سێکتەری شارەوانی لەگەڵ سێکتەری ئەوقافیش ئەمانە زۆر غەدر لە دۆکراوە زۆر ینی ژماری لەوانەیە مەسەنی سە وەزارەتی کارەبا 22,000 موظفی هەیە بەڵام 2000 لە دۆکە کە تو حساب کە چەند بەشی خوراوە لەوانەیە 2000 زیاتر بەشی دۆ خورابێ ئەمە بە ژماری وەکو موظف کە تو دانیت بۆ پارێزگا ئەمە ناقم بە بوجەش نییە دوور لە بوجەش ینی ئەمانە زۆر ینی غەدری کردگا بەس ینی من دەڵێم زۆر جاریش دەڵێم لە ئەنجومەن ینی لە کەناڵەکان ینی گوناحی هاوڵاتی دۆک چییە ینی بۆچی وای لێ دەکەیت ینی گوناحەکەی چیە لەبەرەوەی زۆر جا دەڵێم مەسەن خەڵکی دۆک ینی گلەیەکەی خۆی ناگەێنن ینی مەسەرن بەڵام بەشێکیش بۆ نیە کە بێدەنگ نییە خەڵک پەیوەندی لەبەرەوەی هاوڵاتی دۆک ینی زۆر ینی پەیوەندی بۆیە کە دەسەڵاتەکە ڕێگەنادە یاخود هاوڵاتی خۆی ئەنجومەنەکان زۆر جا دەڵێم ینی حیزب بوون بە ڕێگر بۆی ئەنجومەن ینی تەفعیل بێ ئەنی ڕێگرەکانی حیزب بە تاکید ینی حیزب بە تاکید ینی لەبەرەوەی نەکرد مەسەن ئەنجومەنەکان تەفعیل بێ یەک لە ئەساسیەتەکان ئەوەیە ئەتۆ کە بچیتە شوێنێکەوە بەڕێبەراتێک وەردەگری تو دەبێ یەکەم کەس تو نای بە ساری خۆت بیت ساری بەڕێبەراتیە دەبێت بەشی نەسریەت هەبێ بۆی بەڕێوبەی بەڵام ئێمە ئەنجومەنەکان نە ئەمتیازاتی زمان وەرنەگەر بەس خۆڵەکەی پێشمە هەموو شتێکیان وەرگرت ئەمانەش بوون بەڕێگە ئیمتیاز وەرتان نەگرتووەم جارە نانە بە تاکید گۆرە موچەمان وەرنەگرت نەکە امتیازاتمان وەرگرت موچەمان وەرنەگرت سپاس دەکەم کاک دێر بگەڕێم وڵای بەرز سەبارەت بەوەی کە مەسەرەن گلەی هەیە لە خزمەتگوزاری لە شارەکە ئێوەش وەکو ئەنجومەن گلەیتان هەیە لە خزمەتگوزاریەکانی ئەو لێ بەردەوامتان بۆ کردووە ڕۆڵتان نەبوو لە باشکردنی خزمەتگوزاریەکان
مەگەر بێت وەمە لە کێشەکان ورد بینەوە کێشەکان هەمووی وەگیەکە ینی بۆن منێستا لە لای من وایە غەدر لە هەولێر دەکرێت لە بەرامبەردا خزمەتی دهۆچ پێ دەکرێت ینی بەڵگەشم بۆەوەی هەیە بۆن مونان ئێستا لە جگە لە پارێزگاکانی سلێمانی و دهۆک تەنها لە پارێزگای هەولێر پارەی زبل و خاشاک لە دوکانەکان یان پارەی تابلۆی بازرگانی دوکاندارەکان ماگانە هەرمەتری 50,000 دیناریان لێ وەردەگیرێت ئەو دوکانانێکە و قەتعی هەڵواسیوە ئەمە نە لە دهۆک نە لە سلێمانی جێبەجێ ناکرێت ئەما دەچێت ئەو پارێش دەچێتەوە خەزێنەی گشتی لەوێشەوە موچەی فەرمانبەرێکی دهۆک و فەرمانبەرێکی سلێمانیش پێ لە درێت کەواتە ئێمە هەرسێکمان ینی هەمان گلەی و گازندەمان هەیە ئەم گلەی و گازندانەش بۆ چ دەگەڕێتەوە ئێمە دەبێ سەرچاوەکەی چاپکەن ئەو ئەقڵیەتە ئیداریەکە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر بەم شێوازە حکومڕانیەک کە لە 26 ساڵی ڕابردوو 27 ساڵی ڕابردوو هێناویەتی بەردەوام بێت کارەساتی گەورەتریش ڕۆ دەدات چکە عقلیەتێک هەبووە لە هەرێمی کوردستان باوەڕی بە مرکزیەتی سرف هەبووە ینی باوەڕی بە شۆڕکردنەوەی لا مرکزیەتی ئیداری نەبووە کاتێک ئەمانە ئەم گرفتانە چارەسەر دەبێت سوودی یەکجگا زۆرە بۆن منێ ئێستا نە من نەکاک ڕەمەزان نەکاک ئیماد کاتێک کە لا مرکزی ئیداری هەبوو گلەی و گازەندەمان نابی دەسەڵاتی لا مرکزی داراییمان لە پاڵ هەبوو دەسەڵاتی خۆمان دەزانین و داهاتی خۆشمان دەزانین کاتێک گەڕاوە مرکزە و کات دەتوانین بەپێی داهاتی ناوچەکە خزمەتی ناوچەکە بکرێت ینی لە ئێستا بۆن منێ ماگە لە پارێزگای هەولێر بنمونێک وەربگرین ناوچەمان هەیە خاڵی سنووری لێ ساڵانە داهاتێکی یەکجار زۆر بۆ حکومەتی هەرێمی کوردستان پەیدا دەکات بەڵام بڕۆ ڕێگابانەکانی ڕێگای مەرگە جادەی حاجیۆمەرانمانە ینی باوەڕکە کە استراتیژی ترین هێڵە جادەی هاملتۆن هیوای نییە تۆ هەمووشۆی پێدا بکەی ڕۆژانە کارەساتی سروشتی لێ ڕوودات ڕۆژانە کارەساتی دڵتەزێنی لێ ڕوودات ئەمە بێباشی بێپلانی حکومەتی هەرێمی کوردستانە بۆیە لە هەرێمی کوردستان تا ئەم ساتەی ئێمە کار دەکەین هیچ دەسەڵاتەکان لە شوێنی خۆیان نەبوویدا هیچ حکومڕانیەکی تەندروست نەبوو حکومڕانیەکی هەڕێمەچی و خێڵەچی و عقلی یان مرکزی شخصی بووە برێن حزب سالاری بووە بۆیە دەبێت ئێمە بیر لەوە بکەین و ئەم عقلیەتە بگۆڕین یعنی ئەنجومەنی پارێزگاکان ئەمە 4 ساڵە هەڵبژێردراوین چێ تەوەقع دەکات ئەندامی ئەنجومەنی پارێزگا لەو 4 ساڵە موچەی 860,000 دینار بووە 1 دینار کارتی موبایلی نەسریە نەبووە چێ تەسەوڕی ئەوە دەکات نەسریە ئەنجومەنی پارێزگاکان 3 ملیۆن دینار بووە ینی ئاگای ینی ئەتوبینە دایرەیەکی بچووک قوتابخانەیەک نەسریە ڕەنگە لە ئەنجومەنی پارێزگا زیاتر بێ ئەمە بەمە بەس وای لێکراوە یعنی ئێمە 4 ساڵە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونمانەوە تا ئێستا دەناڵێنین دەسەڵات ئەمە بان قەز وای لێکراوە کاکەچین بۆت باز دەکەم ینی 4 ساڵە ئێمە داوا دەکەین ناکرێت ئەنجومەنێکی هەڵبژێردراو هەبێت هەیکەلی ئیداری نەبێت ناکرێت ئەنجومەنێکی هەڵبژاردراو هەبێت یەکە ژمێریاری تایبەت بەخۆی نەبێت یعنی بۆن من ئێستا سەرۆکی ئەنجومەن بەڕێ سەرۆکی ئەنجومەن ئەگەر شتێکی پێویست بی دەبی بگەڕێتەوە بۆ پارێزگا پارە لە پارێزگا وەربگرێت ئایا دەیداتێ یان نایداتێ ئەمە لە کاتێکدا بە پێ قانون ئەنجومەنی پارێزگا چاودێرە بەسەر پارێزگار چۆن دەتوانین جیهەی چاودێری پارە لە جیهەی تەنفیزی وەربگرێت کە بەخۆی چاودێربی بەسەری بەعکسەوە دەبێت ئەنجومەنی پارێزگا ئەو پرۆژێوە یان ئەو پارێوە بەرهێنانێک کە دێتە دەستی ئەو پەرەپێدانە کە دێتە دەستی دەبێت دابەش بکات بەسەر سێکتەرەکان و بەسەر پرۆژە خزمەت گوزاریەکان کەواتە تا ئەم عقلیەتە لە مرکزیە و یان ئەو عقلیەتە مرکزیە شخصیە بەردەوام بێت ئەم کێشانە زیاتر دەبن هەموو لایەکمان خۆمان بە مەزنون دەزانین خۆمان بە زوڵم لێکرا و غەدر لێکرا و دەزانین کە هیچ لایەکمان تێدا سودمەند نابن بەم سیستەمە هەیە دەبێت ئێمە بیر لە گۆڕینی ئەم سیستەمە بکەینەوە دەبێت ئێمە پەرە بە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بدەینەوە نەک هەر لە ئەنجومەنی پارێزگاکان دەبێت دەسەڵاتەکان شۆڕکەینەوە بۆ قەزا و نەحیەکان و تەنانەت بۆ لادەیەکانیش بۆ چونکە قەزایەک دەزانی کێشە و گرفتەکەی لەکوێیە قەزایەک دەزانی کەم و کوڕیەکانی چییە قەزایەک دەزانی داهاتەکەی چییە قەزایەک دەزانێت چۆن ئیدارەی دانیشتوانەکانی خۆی بدات ئەم کات ئەنجومەنی پارێزگاکە دەبێت بە چاودێریان بەسەریان و قەزایەکە بەخۆشی ناهێڵێت بۆ نمونە ئەنجومەنی پارێزگا زوڵمی لێ بکات و لە پرۆژەکان شوێنی پرۆژەیەکی بۆ نەکاتەوە کەواتە دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە دەسەڵاتەکان شۆڕکەینەوە بۆ هەموو شوێنەکە قەزا و نەحیەکە زۆر بە کورتی وەکو دوا پرسیاریش باز لەوە دەکەی کە لەبەری ئەنجومەن هەوڵی زیندوکردنەوەی ئەنجومەنی شارەوانەکان دەدەێت کامیان باشترە بۆ کوردستان بە کورتی ئەگەر ئیزافەیەکیش دەبێت سوپاس دەکەین لە هەرێمی کوردستان جارێت تۆ ناتوانانی ئەنجومەنی شارەوانیەکان بکەی بەدیلی ئەنجومەنی پارێزگاکان چونکە بەپێی دەستوری عێراقی کە ئێمە هەیکەل ئیداریمان پارێزگایە
ینی لە پاڵ پارێزگا دەبێ ئەنجومەنی پارێزگا هەبێت ئەسڵەن دوو ئەنجومەنی هەڵبژێردرا و زیادەیە هەڵبژاردننی هەبێت لە یەک شاردا ئەنجومەنی شارەوانەکان کە لە ساڵی 2001ەوە هەڵبژاردننی بۆ کراوە تا ئێستا بەردەوامن و ئەنجومەنی پارێزگاکان ئەمە زیادە ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوون مامەکو ئەنجومەنی پارێزگا بەڕسمی بڕیارماندا کە ئیش و کاری ئەنجومەنی شارەوانیەکان سەر بکەین بەڵام بەداخەوە کاری پێ نەکراوە دەسەڵات بۆ ڕێگری لەو بڕیاری ئێمە کردو ئەنجومەنی شارەوانیەکان تا ئێستا بەردەوامن لە کارەکانی خوان و ئەنجومەنی شارەوانیەکان بە هیچ شێوەیەک نابنە بەدیلی ئەنجومەنی پارێزگاکان چونکە ئەنجومەنی پارێزگاکان هەم دەسەڵاتیان هەم سنووری چاودێریان فراوانتر لە ئەنجومەنی شارەوانەکان ئەنجومەنی شارەوانەکان سنووری دەسەڵاتیان دیاریکراوە لە چوارچێوەی شارەوانیەکی خزمەتگوزاری بەڵام ئێمە دەتوانین چاودێر بین بەسەر کەرتی تەندروستی کەرتی پەروەردە هەروەها هەموو کارتەکانی ترکە بەپێ قانون بۆمان دیاریکراوە بەڵام دەسەڵاتەکانی ئەنجومەنی شارەوانی بچووکترە لە چاو دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگا بۆیە بەپێی دەستوری عراقی پێکاتەی عراق لەسەر سیستەمی پارێزگایەوە لە پاڵ پارێزگاش بێ ئەنجومەنی پارێزگاکان سپاس دەکەم کاک ڕەمەزان زۆر بە کورتی ئەگەر لەوە لەسەر چارەسەر بۆ کاری ئەنجومەنی پارێزگاکان دیاریکردنی هەڵبژاردن شتێکت مای بە کورتی سپاس دەکەم. وەڵا وەتانێ کە من دەڵێم دەبێت لە هەموو حاڵەتێکە لە هەموو وەختێکدا دەبێت ئەنجومی پارێزگاکان بەردەوام هەبێت هەرگیز حکومت بیر لەوە نکاتەوە کە پاشەکشە بە ئەنجومەی پارێزگاکان بکات چکە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان ئەنجومەی خودی ئەنجومەنی وەزیران وا هەست دەکات ئەنجومەی پارێزگاکان بوونەتە بار بە بەسەریەوە هەر لە بەرامبەر ئەمەشتا نێتی ئەوەی هەیە کە ئەنجومەنی شارەوانیەکان زیندوو بکاتەوە و بیخاتە جێگەی ئەنجومەنی شارەکان وەکو هاوکارم کاگلێر ئاماژەی پێدا کە ئەمە نامەنتیقی ناگونجێت بۆیە ئەنجومەنی پارێزگاکان دەبێت لە هەموو حاڵەتێکا هەبێت بۆ چونکە دەسەڵاتێکی فراوانی چاودێری هەیە بەسەر هەموو دام و دەستگاکانی پارێزگاکان ئەگەری زافەیەکە تێبێک زۆر سپاس وەڵا من تەنها ئەوە دەڵێم لا مرکزیت باشترین شتە بۆ هاوڵاتی بەڵێ زۆر سپاس بۆ بەرەزان عیماد گۆران ئەندامی ئەنجومەنی پارێزگای دهۆک هەروە ڕەمەزان نابێت ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سۆدی سەرکی هەروە لە هەولێرەوە دلێر حسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ